تماشاوان خوشتوی افدم هوا باش از برای هوا نظیر کادانی جارک دن هاتی نفدی داره وین برس بو پیشکش کرنا جماره کا دیتر انکو خلکا دیتر البرنامه بکردی افجاره دی بحث لنتوایتی پشگیریه نک دمارگیری لسردم جهانگیریه دا ناسنامه یا کلتوری و آبوری و سیاسی گلان روبروی گفو هرشین جدی بیه پیتویا امجی وک ملت کرد زیدتر و باشتر هفکاریا ایک دو بکین و پشگیریا ایک دو بکین تایبت هم بروان بوچونین که پشگیریا نتوایی به دمارگیری هجمار دکن امجی دناوا برنامه بکردی دا افجاره دی تیشکا خو اخی نسر اوی مجاره چونکه مجاره گرینگه کو ام وکو تاکی کرد الوی چنده تیب گهین کو پشگیری کرنا نتواتی نه دمارگیریه بلکو پیتویه که ام همی پیگیر بین پیوه ناوی خوب ناوی و خیرات نگا گرم جنابی ما مستعد کن زور بخیر ما مستعد موفق بی ما مستعد برس اگر ام ایکم پرسیار آرستی جنابی تب کن بحثاوی چند بکن که اشروی زمانوانی و که جیاوازی چیت ناو برا پشگیری و دمارگیری بله بنای خوای بخشنده مهربان اما ام باس بو اما گرینگەکەی لەوێ و دەردەکەوێ کە دەستەواژە هەیە لە سەردەمی خۆیدا مانایەکی جوانی هەبووە لە سەردەمی ئێستادا مانایەکی خراپی پێدراوە وەختی ئێمە بە مانە جوانەکەی کار دەکەین خەڵکێک دێن بە مانە خراپەکەی بۆمان لێک دەدەنەوە بۆ نمونە ئێستا کە باسی پشگیری یەکتر دەکەین لەم سەردەمەدا ئێمەی کورد کە مافەکانمان خوراوە باسی نەتەوایەتی دەکەین باسی ئەوە دەکەین کە پێویستیمان بەوەیە بایەخ بە ناسنامەی نەتەوەی خۆمان بدەین وڵاتانی دەورو بەرمانیش فارسە و تورکە و عەرەبە بایەخیان بە ناسنامەی خۆیان داوە بەڵام وەختی ئێمە باسی نەتەوایەتی دەکەین بەوەی ئێمە دەڵێن دەمارگیری لە کاتێکە خۆیان باسی دەکەن بۆ خۆیان دەڵێن ئەمە پشگیریکردنی یەکترە کەواتە ئێمە ئەمانوێ باسی لەوە بکەین کەیت دەمارگیریە و کەی بریتە لە پشگیری ئەگە تەماشا بکەیت لە ڕوانگەی قورئانەوە بۆ وشەکە تۆ وشەیەکت هەیە لە قورئانە ئەلعوسبە عوسبە بە مانای چی دێ بە زمانی کوردی یعنی دەڵێ کۆمەڵێک لە خەڵک کۆمەڵی خەڵک کۆ ببنەوە پێی دەوتری عوسبە ئەم کۆمەڵە خەڵکە کۆبوونەتەوە پشتی یەکتریان گرتووە چ لە حەق بێ چ لە ناحەق بێ لەوانەیە چ بەرگری بێ بۆ چاکە چ بەرگری بێ بۆ خراپە دوای دەرەباشی و خراپی دوای دەرەکەوێت بۆ ئێمە پێشی ئەوی بڵێن نەتەوە یەکگرتووەکان پێشی ئەوە هین هەبوو عوسبەت الأمم کۆمەڵەی گەلان بوو کە پشتی یەکتریان دەگرت یان ئێستا ئەگەر تەماشاکە یاڵین کۆ ئەندامی هەرسمان هەیە و کۆ ئەندامی چۆن دەڵێ دەمار کۆ ئەندامی دەمار بە عەرەبە بڵێ الجیهاز العەسەبی بۆچی عەسەبیە یەک کۆمەڵ خەیتە هەمووی وەکو بڵێ دەمارەکان بە یەکەوەیە بۆیە مامۆستا هەژار لە هەمبانە بۆرینە دەڵێ وشەی تەعەسوب بە کوردیەکەی وەک ئەوە وایە بێتاش ڕاوەکردن بریتە لەوەی کە چۆن چنین دەکەی هەمووی لەگەڵ یەکە تەنراوە بێ و خەیتەکان و داوەکان لەگەڵ یەکە تێکەڵ دەبن ئەوەیە یان ئەڵێ سیلەی ڕەحم یعنی چۆن عەشیرەتێک و خزمانێک و بنەماڵەیەک هەمووی پشتی یەکتر دەگرن ئەمەش هەر بریتە لە عەسەب بۆ دیفاعکردنە لە خۆیان هەتا لە میراتیشە هەر کەسە بەشی خۆی دیاری کراوە بەڵام دوای ئەوەی بەشی ئەوان تەواو بێ هەندێک کەس هەیە خزم و کەسوکاری مردووەکەن و بەشیان دیار نییە بەمانەڵێن عەسەبە ئەمانەش کەسی ئەون کەواتەمە لە ڕووی زمانەمانی بۆمان دەرەکەوێ عوسبە و عەسەبە بریتە لە کۆمەڵە کەسێک کە کۆ ئەبنەوە چ لە پێناوی چاکە بێ چ لە پێناوی پشگیری هەفتوو بکەن بەڵێ مامۆستا دیسان ئەگەر ئەم ڕووی زمانی بزانین کە عوسبە پشگیری تێتن ڕووی زمانەوانیدا حتما دەبیت بزانین ڕووی ئاینیدا ئایا تعەسوب بچ مانا تێتن بەڵێ ئەگەر تەماشاکەی ئەمیش بە هەمان شێوە خۆی گەورە لە قورئاندا بۆمان ڕوون دەکاتەوە مەسەلەن لە حاڵەتێکدا کە براکانی یوسف چ دەڵێن لە ئین ئەکەلەه الذئب ئەگەر ئێمە هەبین و گورگ بیخوا ونحن عصبة ئێمە کۆمەڵە کەسێکین پشتی یەکە گرین و ئێمە برایەکین و پشتی یەکە گرین ئینا ئیدەن لە خاسیرون کەواتە عوسبە لەو حاڵەتە بریتە لە کۆمەڵە کەسێک کە پشتی یەکە گرن یان باسی ملك ساماني قارون ما إن مفاتيحه لتنوء بالعصبة أولي القوة كواتا عصبش كومالا كسي كان خاوني قوة بشتي يكتريان قرتوا بويا عصبة وعصابة عصابة استاكل لسردمي استمانايكي خرابي ايه لسردمي بيغمبر درودي خواه لسر يعني كومالا كسي كي چان قرتوا لبيناوي خيرا لجنگي بدر دا مسلمانان كمن برانبركانيان بباوراني قريش زورن پێغەمبەر درودی خوای لەسەر لە خوددا دەپارڕێتەوە ئەڵێ خوددایە سەرمان ئەگەر ئێمە تیابچین ئەم گروپە تیابچی ئەم مەجموعەیە ئەو کاتە ئێمە هەمومان وەکو بڵێ ئەم دینە نامێنێ بۆیە دوعاکەی ئاوایە اللهم
إن تهلك هذه العصابة اللهم إن تهلك هذه العصابة اليوم فلا تعبد. يعني عصابة لوي كوم الله مسلمانه كان يشان قرتو ديني خواب الله وكان كوتا أمش في مان الله جاري كتير أم بوشيا بوشاكش هيو بو خرابش هي بو إلا برانبرك يا بو خرابتشيا كوم الله كسي كوبونو تومتيك خراب يعني بو دايكي إيمان داران دروس كرد خوا فرمي إن الذين جاءوا بالإفك أواني تومتو بختان يعني دروس كرد بو دايكي مسلمانان عصبة منكم كواتل عصبا بشتيك يعني قرتوها بو خرابة بلام عصبة لرب نرينيتي تبكارين بل راستا كواتا وجعل في قلوبهم الحمية حمية الجاهلية أما أنا مثلا لبيشي إسلامي جدا أم عشيرتانا بخير وبشر بشتيك يعني دقرد أما لا يعني خرابة كيتي بويا خاني أحمدي خاني بالرحمة يعني بري 650 سال لما موزين دير شعريكي جوان باز دكا كتعصب بمعنى شي دي بمعنى جواني كشي هي كبشتي يق بقرين دله تأويل بكن جبوة تعصب تأويل بكن جبوة تعصب بقومي خوي دله تعصب تأويل وشرحي كي دوي همو جار ملين خرابة ببي معناكي ليك بدن ورافي كان كي باشو كي خراب بله همان دبدما مستاجرم بتشينت جيهانا فرمودين پیغمبری دا صلوات خودی السربن رنگ ویجی آماجدابی تا چمکی تعصب آیا بو چه حالتی تبکارینان حالت ارینینا یان جی هندک جار حالت نرینی جیان راسته زور جان اما لا بدرجای شورشکانی کرد که خدمت من کردو لپنای ما فکان من د سالادارانی ام ولاتانی که کردستانی بسره دابش کراوه بفرمودک دجایتی اما کردو و تو انا أم نتواتي إيوائي كان وكو كرد أما بيغمبر نهي لي كردوه علين شون على بيغمبر درودي وخوي لسر فرميوتي ليس منا من دعا إلى عصبية بيغمبر فرميوتي أولا إيمانية أويكا خلق بانجا أبو عصبية وليس منا من قاتل على عصبية لا إيمانية أو شرك على بيناي عصبية ليس منا من مات على عصبية أم فرمودي الراسته بس باب زاني دي باب استوى بيغمبري صلى الله عليه وسلم دمارجيري كواتا بشجيري كنية لرباسي دمارجيرية الشرحي أم فرمودي دله أويكا بيغمبر بير رازي نبو كدله تو يارمتي قومك خود بدي لسر استمكاري بويا شرحي أما إمامي أحمد إمامي ابن ماجه واليان رازي به فرمودي كتير من بو أجرنوا عليه لبيغمبريان برسي أمين العصبية شو أم فرمودي فرمو يا رسول الله أما شهر دمارجيرية أن يحب الرجل قومه إنسان قومك يخوي خوش بيه قال لا أو دمارجيرينية ولكن العصبية حرف يغنبر شرحي فرمودك ديكي خويدك ولكن العصبية أن ينصر الرجل قومه على الظلم دمارجيري خرابة أويك إنسان بيت قومك لسر استمكاري بشجيري بك أو هليكي قوي وتبيفرك أفيا كرسر باشية بيتن أفا بشجيريا وإجرتنا راستا أجر سر خرابية جيبيتن أفا دمارجيري راستا أو فرموديتر أبو داود خوالي الرازي ببو من دجيرته وعلى بيغمبر فرموي باشتريني إيوة شيء خيركم المدافع عن عشيرته ما لم يأثم باشترين مسلمانك أويكا هوزو قالوا نتوي خوي بشجيري دكا قال لسر حالا نبي وجناه نبي بويا بيغمبر درودي خوي لسر بابيري هي خو بابيري بيغمبر إسلامي نبيني بابيري بيغمبر عبد المطلب خو إسلامي شي نبيني بلان عبد المطلب صفاتي باشو خرابي هبو بيغمبر كأفرمي أنا النبي لا كذب درونية من بيغمبرم أفرمي أنا ابن عبد المطلب إمامي نووي دله باشا بيغمبر درودي خوي لسر لبي بوش نازي بعبد المطلب كا خو عبد المطلب مسلمان نبو أوكاتا بيغمبرش بيغمبر نبو أوكاتا إمامي نووي شرحي أنفر مودي دله أويا ك بيغمبر درودي خوي لسر بيري خلقك كاتو كعبد المطلب ياويكي باش بو صفاتي باشي هبوا قوري قريش بو خزمتي كردوا لخزمتي خلقها بو كواتا عليه جائزة مروف شانازي بقلو نتوبة وبابيراني خوي بكا لكار جوانا كاني لكار شكاني زور باشه ما مصيب برس تهمان دم ما ويجيا كردي هيا يان دهان كست أديب مهنا رنجوانجي بحث الفيتشام كي كربيتن أري جيهانا واندا شهات يقول الماوستا لا زانكوي أزهر بله لسردمي صلاح الدين أيوبية وبيشتريش هرهبو كاري لسر كراوة تا استجبر دوامه ولا كردستان جدا وكشون ضل قطاب خانيان هي أم زانكوي أزهر رواقي تاعه خانة قالان كتشونة أيو زمانيان جواز والرواقي كيف يلان رواق الأكراد لزانكوي أزهر كرد كان لوي كوبونته باش ما مستهجر
مکریانی لە چێشتی مجێوردا باسی شێخ عومەرێکمان بۆکە ئەڵێ شێخ عومەر پیاوێکی کورد بووە ئەڵێ وەختێ من ڕێم کەوتە مێسەر چوون بۆ ئەزهەر کە چوون بۆ ئەزهەر شێخ عومەرم بینی ئەم شێخ عومەرە لە ڕیواقی ئەکرات لە خانەی کوردەکانە لەوێ دانیشت بوو ئەیوت ئەو کاتە وەکو بڵێ لە ڕیواقەکە و خانەکەی کوردانیشی لە ئەزهەر بەڕێوە دەبرد لە ڕادیۆی ئەوێش هەر قسە و باس و باسی ئاینی و ئەو بابەتانەی هەبوو ئەڵێ شێخ عومەر بە کوردی قسەیە کرد بۆ کەسێک لەوێ دانیشت بوو منیش جۆم لێیان نەگرت لەو لاشەوە کەسێک وەستا بوو دانیشت بوو لەوێ عەرەب بوو ئەویت ئەمن کە بە کوردی قسەیانە کرد وتی ئەو کابرایە بە زمانی عەرەبی بە شێخ عومەری وتی شێخ عومەر تۆ تەعەسوبت زۆر زۆرە وتی بۆ تەعەسوبم زۆر وتی لەگەڵ کوردە قساکەیت و بە زمانی کوردی و من شتێ ناگەم و ئەوانە ئەڵێ شێخ عومەر بزانە زانای کورد لە ئەزهەر چی وتووە ئەڵێ شێخ عومەر وتی تۆ مەلای بە کابرا تۆش مەلای ئەزهەر دانیشتویتە و عەرەبی تۆ مەلای چۆن نازانی قسەی خۆت بکەی قسەی مەلاوان نییە گوتی بۆچی نازانم قسەی خۆ بکەم وتی تەعەسوب تا ئێستا تێ نەگەشتوتە یعنی چی شێخ عومەر بەو مەلا عەرەبەی گوت تەعەسوب وتنی غەیری حەقیقەتە وتنی غەیری حەقیقەت شتێک حەقیقەت نییە و ڕاست نییە و بیڵێیت و بیشێوێنیت و بەو مانایە ئەو پێوترێت تەعەسوب وتی تۆ بە من وا دەڵێ تۆ لای خۆی مەلای مەلا نابێ قسەیەک پێل نەزانێت چی گوتووە تەعەسوب وتنی غەیری حەقیقەتە ئەوەش لە عالمان ناوەشێتەوە نە من وام نەبێت تۆش وابی یعنی ئەوە وەک بژنێت دەلیڤەیەکە تەماشا کرد کە ڤی چەمکەی ڕاست بکردن تزرە کەسێکی عەرەبدا زۆر ڕاست مامۆستای بەڕێز سەگەرم تەماشای مێژووە موسڵمانان بکەین ئەرێ موسڵمانی دەستپێکیە کە بێژین ئەوان چەوە بەحسا دەمارگیریە و پشگیریە کریە ئەوە بوو کە پێشی ئەوەی پێغەمبەر درودی خوای لەسەر پەیامەکەی بۆ بێ عەرەب لە بینی خۆیان دەیانگوت ئونسوڕ ئەخاکە ظالیمەن ئەو مەظلومەن ئەوە مەشهور بوو ئەوە مەشهور بوو پێغەمبەریش بەمە ڕازی نەبوو بۆیە پێغەمبەر گۆڕی فەرمۆی ئەگەر براکەتان لەسەر زوڵم و ستەم بوو پشتگیری مەکەن دەستی بگرن مەیەڵن زوڵم بکە لەبەرەوە ئەمە لە مێژووی عەرەبدا بەم شێوازە ڕۆیشتووە بۆیە لە دوای پێغەمبەر درودی خوای لەسەر ئیمامی عەلی خوا لێ ڕازی بێ ئەویش بۆمان باس دەکا دەڵێ تەعەسوب بە مانە خراپەکەی چییە ئەڵێ هەر کاتێک ئەو قسەی ئیمامی عەلیە دەڵێ هەر کاتێک وتت شیرارونا خەیر من خیارهم ئەوە تۆ ئینسانێکی دەمارگیری یعنی چۆن دەڵێ ئەمە قەومێکە ئەمە قەومی منە ئەوەش قەومێکی ترە ئەوەش قەومێکی ترە دەڵێ خراپترین کەس لە قەومەکەی خۆم باشترە لە چاکترینی ئەو قەومەی ئەوان ئاخر چۆن نابێ وا بڵێ بەلێندێک جۆرمە مستەفا خفتنە ڕەنگەت منتەڵقێکی دلسوزیەدا بێت بوو نمونە ئەم گەلە جۆرە بێژین خراپترین جووری حکومڕانیەتە کوردی باشترە نەبوونە حکومڕانیەتە ئەوە لەسەر چۆن دەڵێن جۆری قسەکە لە چ چوارچێوەیەکا دەوترێ ئەو لەو چوارچێوەیە دەوترێ بەس ئەمی تر ئەوە وەکو بڵێ چۆن دەڵێ لە شتە گۆڕاوەکان حکومڕانی شتێکی گۆڕاوە دەکرێت بگۆڕێ بەس کەسێک یعنی بەدەستی خۆی نییە لە قەومی فڵانە ئەوە خوا دروستی کردووە لەو قەومەی تۆ بڵێ ئەو قەومە چۆ بخوا فەرمێ لا يسخر قوم من قوم لا يسخر قوم من قوم تا ئەوە شتێکی ثابتە گۆڕانکاری بەسەردەمێت بۆی ئیمامی عەلی دەڵێ هەر کاتێک مرۆڤتان بینی گوتی خراپترینی قەومەکەی من باشترە لە باشترینی ئەوان ئەوە هەڵەیەکی گەورەیە لەبەرەوە ئیمامی ماوەردی لە ساڵی 450 هیجری کتێبێکی هەیە بە ناوی ئەلحاوی ئەلکەبیر لەسەر مەزەبی ئیمامی شافعی کە زۆرینەی هەر چوار پارچەی کوردستانیش هەموو لەسەر مەزەبی شافعین ماوەردی لە حاوی الکەبیرە ئەڵێ ئیمامی شافعی تعریفی عەسەبیەتی بۆمان کردووە وتوێتی العەسەبیەة بغض الغەیر کەواتە دەرکەوت ئەم قسەیە چۆنە ئەڵێ دەمارگیری ئەوەیە کە تۆ نەڵی باسی ئەو نییە قەومەکەم خۆشەوێ ئەو باشە و باسمان کرد بەڵام دەمارگیری ئەوەیە تۆ ڕقت لە قەومێک بێ هەر لەبەرەوەی ئەو قەومە لە قەومی تۆ نییە ئەی نابێ ئەمە سێری بێ باش و خراپێکە بکەین لەبەرەوە ئەمە زۆر گرنگە کە هەندێک لە خەلیفەکانی ئەمەوی کاتی خۆی ئەمەیان هەبوو ئەیان گوت ئێمە عەرەبین کورد و فارس و تورک و ئەوە مەوالیە ئەوانەی تر خزمەکاری ئێمن تا عومەری کوڕی عەبدولعەزیز خوا لێ ڕازی بێ ئەم دەستەواژانەی لادا و جای کردو مامۆستا جەنابێت ئامۆژەداوی چەندێکە قوڕانە پیرۆز چەوە بە حەسل ڤی چەمکەی کردیە و دیسان فەرمودێت پێغەمبەری سەڵاوات سەر بن هەمان دەمدەمەدوێت بزانین زانای کورد چەوە بەحەس پێناساوی چەمکەی کریەکە دەمارگیری چییە و پشگیری چییە بزانە قسەیەکی ئەڵەن سەدەی 19 سەدەی ڕابوونێکی دینداری موسڵمانانەی جوان بوو هەموو ئەو زانانەی ئێمە چ لە ڕۆژهەڵاتە باکوور لە ڕۆژئاوا لە باشوور
هەمویان باسی زانایەک دەکەن یعنی مەسن تۆ کە تەماشای تەفسیری مەلای گەوری کۆیە بکەی بە بەردەوامی باسی محەممەد عەبداکە ئەم محەممەد عەبدیە بۆتە سمبڵی گۆڕانکاری لە جیهاندا هویەکە چیە مامۆستا هۆیەکە ئەوەیە کووردە کووردە ینی کورد ئەم گۆڕانکاریانە بە درێژایی مێژوو گەڕام بۆ ئەم بابەتە کە محەممەد عەبدا وەکو بڵێ هەموو دەڵێن ئەمە مجددی قڕنی نۆزدەیە و ئەم بابەتانە لە چۆ دێنێ و ئەم جوانکاریە لە چۆ ئەهێنێ و لە چۆ ئەهێنێ گۆڤارێکەیە بە ناوی ئەلبەلاغ الئوسبوعی لەدەی حوتی 1929 لەوە باشتر دلیل باسی محەممەد ساڵ پێش باسی محەممەد عەبداکە ئەڵێ کانە والیده خەیر الله ناوی خەیر الله بۆ باوکی وەکانە کوردیان ئەمە میسر خۆیان لەو گۆڤارەدا وا دەڵێن اینجا لەو کاتشا محەممەد عەبدا خوا لێ ڕاستی بێ باسی تەعەسوبمان بۆکە بە ماناجوانەکانی دەڵێت تەعەسوب لە کاتی ئەوانەکە باسیەکەڵەیەک تەجەموعی خەیرە چکە بە عەرەبی نووسوێتی کۆبوونەوە لەسەر کارێکی خێر ئەوە جۆرێکە لە تەعەسوب جۆرێکە لە پشگیریکردنی یەکتر ئەڵێ عەقد و گرەیەکە بۆ ڕەبتکردنی گەلان لەگەڵ یەکە هەموو جیاوازەکان و هەموو دابڕاوەکان لە یەکتر کۆ بکاتەوە ئەوە تەعەسوبە ئەڵێ ئەگەر ئێمە پەرتو بڵاو بین یا لە ناو دەچین یا نەچین لەگەڵ گەلێکی ترا خۆمان تێکەڵ دەکەینەوە پشت بە گەلێکی تر دەبەستین لەبەرەوە دەڵێ ئەو دەڵێ بە ئێمەی مسلمان دەڵێن ئێوە متعەسبن محەممەد عەبدا ئەڵێ وەلاکن الئفرەنجە ئەوکات بە ئەوروپایان گوتۆ ئفرەنج بە هەمووی وەلاکن الئفرەنج على اختلافهم هەرچەنە جیاوازن لەگەڵ یەکە ئەشەد الناس في التعصب ئەڵێ بینی ئەوانە زۆر پشتی یەکە گرن و بەو شێوازانە هەر لەبەرەوە ئێستاکە ئێمە تەماشاکی 28 دەوڵەتی ئەوروپا چیان هەیە عوسبەت ناتۆ ناتۆ چییە ناتۆ 28 دەوڵەتێک پشتی یەکیان گرتووە دەڵێن هەر دەوڵەتێک هێرش بکاتە سەر یەشێک لە ئێمە هەمومان دەبێت پشتی بگرین ئێمە کارێکی جوانە بەڵام ئەوانی شوانە مامۆستا لەسەر باشە پشگیری یەکتر ئەگەر لە بخاڵەیە باشە هەر دەوڵەتێک پەلاماری یەکێک لەم دەوڵەتانەی ئێمەیدا ئەمە لەس ئەمە حلفی فوضولە پێغەمبەر درودی خوای لەسەر کاتی خۆی لە مەکەیە کردبووی کەواتە قسەکەمان لەسەر ئەوەی ئێمەی کورد پێویستە ئاوا لەم بابەتانە تێبگەین خەڵک بە ناوی ئاینەوە بە خراپ تێگەیشتنی ئەوان لە ئاین وامان لێ نەکەن ئێمە ساردکەنەوە بە ناوی برایەتی گەلان و بە ناوی نازانم چی ئەو بابەتانە ئێمە لە هەستی نەتەوایەتی ساردکەنەوە مامۆستای بەڕێز ئەگەر بچینە جڤاتە عارف و خودێناسین کورد ئەوە چ جیاوازیەکریت ناوبەرە چەمکێ پشگیری و دەمارگیری مەموزین لە 1650 کە خانی لەدایک دەبێ بەری 350 ساڵێک تەماشاکەی لەو سەردەمە وشەی تەعەسوب لە دیوانی مەموزین بە مانای پشگیریکردنی یەکتر بووە یعنی ئەحمەدی خانی دەڵێ ئاگاهکردن ژماجەرایە ئاگاهکردن ژماجەرایە ئەو ڕووداوانەی کە لەوێ ڕوویدا ئەوانە یەکتریان ئاگا کردەوە لەوەی کەوە ڕوویدا ڕابوون هەموو هەستان بەچی بتەعەسوب و تەبایی ئەم دووشتە لای ئێمە ئێستا جیاوازە بەڵام خانی دەڵێ ڕابوون بتەعەسوب و تەبایی هەستان هەموو پێکەوە پشتی یەکیان گرت و تەبابوون لەگەڵ یەکتردا حاجی قادری کۆیش دوای 200 ساڵ لە خانی چ دەڵێ مەڵێن فەساحەتی کوردی بە فارسی ناگا خەڵکێک ئەڵێ فارسی جوانە و کوردی وانە مەڵێن فەساحەتی کوردی بە فارسی ناگا لە بێتەعەسوبی کوردانە لە بێتەعەسوبی کوردانە بێ ڕەواج و بەها بەڵێ لە بێتەعەسوبی کوردانە بێ ڕەواج و بەها کورد تەعەسوبی نییە مەمانە قەومێکە کورد پشتی یەک ناگرێ بۆیە زمانەکەمان بێبەها بۆ زمانەکەمان ڕەواجی نییە مەلا مەعرفی کۆکۆیی لە 1943 لە گۆڤاری نیشتیمانە ئەویش پێمان دەڵێت تەعەسوب مانە جوانەکەی بریتێ لە پشگیری نەتەوایەتی دەڵێ غەیری کوردی بێتەعەسوب غەیری کوردی بێتەعەسوب ملەتی دنیا هەموو بوونە ساحێبی سەروەت و علم و سەواد و مشکاف مشکاف یعنی ئەو ئامێرانی کەوا دووربین و تەکنۆلۆژیا ئەو سەردەمە ئێمە چونکە ئەڵێ بێتەعەسوبین پشتی یەک ناگرین ئەوە گرفتەکانمان مامۆستا بەس پێی ئیڤان ئەفتەنی جەنابێتە گوتین کە حاجی قادری کوی آخر کەس بوو ئەف قسە کریە یعنی 100 ساڵێ چووی ئەف چەمکە هاتیە گۆڕین تەعەسوب ڕۆمانە سلبی تێتە بکاری بەڵێ ئێستا چۆن ئێمە لە زانستێکە هەمانە زانستە ئیسلامیەکان دەڵێن علم الأصول ئەو زانایە پێوتری عالم ئوسولی لە چی لە ئوسولی فقه لە ئوسولی عەقیدە لە ئوسولی تەفسیر ئەم ئوسولە جوانە ئەگە بڵێ فڵانە کەس عالیمێکی ئوسولیە و تۆ مەدحت کردووە بەس لەم سەردەمەیە
هاتن چیان کرد فەندەمێنتاڵیزم بله. کە بریتە لە دەمارگیری و تعسب و ئەوانەی خۆیان وەک شتێکی نەرینی بکار کردیان بە ئەلئوسولیە بۆ هێستا بڵێ من ئوسولی تۆ کەنەوەی خۆت کەسێکی کەنارگیری و خراپ و تونندڕەوی جامە بێ وشەکان بەرینەوە وشەکان بەرینەوە سەر سەردەمی خۆی وشەکان بەرینەوە سەردەمی خۆی لە قورئاندا چۆن هاتووە لە فەرموودە چۆن هاتووە لە ئەدەبی کوردیا چۆن هاتووە زۆر باشە مامۆستاکەوتە ئەم vêgavkê وەکو کورد تاکێ کورد ئەم چ بکەین هەم بەروان هەردوو چەمکانە کو ئەم تێگەشتنەکە جوان و هەفسەنگ بەرێ خۆ بدەینەوێت باشە ئێستا مصر هەیە وەزارەتی ئەوقافی مصری وەزارەتی ئەوقافی مصری ساڵی پار ساڵێک ئێستا قسە دەکەین ساڵی پار وەزارەتی ئەوقافی مصر بابەتێکی دابەزاندووە لەسەر چی لەسەر باسی التعسب لە قەدیم چۆن بۆ و ئێستا چۆنە دەڵێ تعسبی خستوێتە چ بابێکەوە ینی لە چ بابێک دایناوە لە چ گروپێک دایناوە وشەی تعسب بە مانا جوانەکەی خستوێتێ بابی الأخلاق والقيم بەهاکان و ڕەوشت ئاکار و بەهاکان لە چێشیان چییە تعسبە تعسب بەمانەی پشگیریکردنە اینجا لەوێ ئەچێتەوە بۆ لای محەممەد عەبدە جارێکی تر ئەڵێ محەممەد عەبدە بە ڕەحمەت بێ ئەم قسەی هەیە دەڵێ اجعلوا عصبيتكم في مباراة الأمم بكردي عصبيتي خوتان بكنا بشجيري بكنا سباقك مباراة توبنا بيشنج بو خلقي بيش برشي بكن لقل نتوكاني تردا نتوكي خوتان او انده خوش بي عصبيتان بو نتوي خوتان لخير لچاكا لبرو بيش بردن باش بمباراة الأمم يعني چی بکن لقل قلاني ترى بيش برشي بيبكن وادري بخن كقلي ايوه چاكترا وجوانترا لك إشي يعني او ده بيتفيا كبكين كواتا اللي روا أشيتو بو أو آيات لمروان جيوا كخدا فرموي وتعاونوا على البر والتقوى هاوكاري يكتب كان هرخواني فرمو ولا تعاونوا على الإثم والعدوان قال لي كواتا ما تجيب خدا فرموي تعاون لذاتي خويدا وقو شيء عصبية تعصبك لذاتي خويدا وشكا معناي نية بلكو آمانجك دري دخل أجر بر وتقوى وشاكا كاري وهاوكاري يكتبوا خدا فرمي وتعاونوا على البر والتقوى هر أو خدا هذا فرمي ولا تعاونوا على الإثم والعدوان أجر لسر جناه دزدرجي كرنا سريكا بشتي يكتر مجرن أمشين بيجين أفقات جوانترين رافية بو تعصبي زور جوانا بوشم كبيمان ضلع وشكان لشوارشيوي رستكان معنى خوي درخا كواتا بو إيمي كرد زور جرينجا بعرب بفارس بترك بلين ئێمە دەمارگیر نین ئێمە نەتەوەی خۆمانمان خۆشەوێ ئێوەش مافی خۆتانە نەتەوەی خۆتانتان خۆش بێ وەک دەوڵەت و سربەخۆیتان بە خۆتان ڕەوابینیوە ئەوە تەعەسوب نەبووە کردوتانە بەڵام ئێمەش تەعەسوبی دەمارگیریمان نییە بەڵکو ئێمەش نەتەوەی خۆمانمان خۆشەوێ حەزەکەین سربەخۆ بین و خاوەنی دەوڵەتی خۆمان بین. دەستتت خۆش مامۆستای بەڕێز ڕاستیژی ئەف پەیوەند جەنابێتە گوتین گەلێک هەژی و جیهێ خوددا بوون ساخ و سەلامەت بی بەلێ بینەرێن هێژا ڤی ئەوای دەینە دومایا vê خەڵکی البەرنامەی بە کوردی هیڤیاما ام همو ببینه او کرد کو پشگیریا هفدو بکین السر باشی و السر چاکیه ساخ و سلامت بن خدای مزن توام روباتیه بپارزیتو ملت کرد و کردستانی جی بپارزیتن ساخ و سلامت بن